بەپێی ئامارەکانی نووسینگەی مافی مرۆڤ لە سۆران 7 جۆر پێشێلکاری تۆمارکراون و کۆی گشتی یەک ساڵیش لەو ئامارە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران پێکرێت لە 1160 پێشێلکاری لە 6 مانگی کۆتاییش بەگشتی ئامارەکان بەرزتر بوونەتەوە. لێرەدا جۆری پێشێلکاریەکان ئاماژەی پێدەین. لێدان و ئازاردانی ئافرەتان لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 بەم جۆرە بووە. 20 حاڵەت تۆمار کراوە. لە 6 مانگی دوم ئەو ئامارە زیادی کردووە بۆ 37 حاڵەت. دەربارەی ئازاردانی بانقەست 81 حاڵەت تۆمار کراوە. لە 6 مانگی دووەم ئەو ئامارە زۆر زیاتر بووە و گەیشتۆتە 138 حاڵەت. دەربارەی هاوسەرگیری لە دەرەوەی دادان 33 حاڵەت تۆمار کراوە لە 6 مانگی سەرەتای ساڵی 2023. دواتر لە 6 مانگی کۆتایی ئەو ئامارە کەمی کردووە بۆ 29 حاڵەت. هەرچی خۆسووتاندنە 3 حاڵەت تۆمار کراوە لە 6 مانگی سەرەتای ساڵی 2023. دواتر ئەو ئامارە بەرز بۆتەوە بۆ 9 حاڵەت. دەربارەی توندوتیژی خێزانی لە 6 مانگی یەکەمی سەرەتای ساڵی 2023 26 حاڵەت تۆمار کراوە. دواتر ئەو ئامارەش بەرز بۆتەوە بۆ 45 حاڵەت. ئەمە بوو بەشێک لە ئامارەکانی نووسینگەی مافی مرۆڤ لە سۆران لەسەر جۆر و شێوازەکانی پێشێلکاری لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران.